ماوەیە کە لە پەرلەمانی کوردستان لە نێوان فراکسیونەکان گفتوگویەکی گەرم و گوڕ هەیە لەسەر بابەتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. ئێمە لەسەر فەرمانی جەنۆبی سەرۆکی هەرێم و بەناوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ ئەو پرسە سەردانی سەرجەم لە نەبەڕێزەکان دەکەین بۆ ئەوەی گفتوگو و ڕاگۆڕینەوە و سەرۆکایەتی هەرێم و جەنۆبی سەرۆکی هەرێم بە چ شێوازێک تا چه ئاستێک بتوانین هاریکار بین بۆ ئەوەی کەوا ئامادەکاریەکان لە هەموو ڕۆیەکەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی هونەریەوە بکرێن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان زمینە سازی بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لەسەر پرسە کە هەم مۆرچی دەستوری هەم ڕەهەندی نیشتیمانیە کە پرسی هەڵبژاردنە قسەمان لەسەر ئەوە کرد مەبدەئیەن کۆڕابووین لەسەر ئەوەی کە پێویستە بە سازان بە گفتوگۆ بڕیار لە هەڵبژاردن بدرێت لە کوردستان کە سەرۆکایەتی هەرێم پەیوەنددارە لە ڕووی قانونی کە ڕۆژەکە دیاری بکات. بەڵێ بزوتنەوەی گۆڕان بە ضروری دەبینی کە لە کوردستان هەڵبژاردن بەردەوام بێ بەڵام لە وادەی خۆیدا و بەڵام یاساکە لە خزمەتی بەهێزکردنی پەرلەمان بێ و لە خزمەتی هەڵبژاردنێکی پاک و بێرگرد و بێچێشە بێت. ئێمە پێمان وایە دەتوانین ئەگە ئیرادە هەبێ یاسایەک لە کوردستاندا دوای هەموارکردنی حەوت جار و دوای ئەوەی کە تێکەڵیەکی هەیە لەگە پەیڕەوی ناوخۆی دوای ئەوەی کە بۆ تەمایی ئەوەی پەرلەمان پێگەیەکی بەهێز یعنی یاساکە هاوکار نییە بۆ بەهێزی پێگەی پەرلەمان کە لە سیستەمی سیاسی ڕۆڵێکی گرنگی هەیە یاساکە لەو ئاستەدابێتن و بەڵام ئەوە بەسازان ئێمە لە چەندین قۆناغە تەجروبەمان لەگە پەرلەمان هەیە پێمان وایە دەبێ یاساکە بە شێوەیەک بێ کە پەرلەمان هەم کەسانێکی بێتە ناو پەرلەمان کە خاوەن بڕیاری سیاسین هەم لە ڕووی تایبەتمەندی و اختصاسەوە خەڵکێک بێتە ناو پەرلەمان کە پەرلەمانەکە بەهێز دەکات.